ئێستا ئێمە لە گەڕێکی جۆرجتاونین یاخود ناوچەی جۆرجتاون لە ناو واشنگتن. ئەم شوێنە زۆر بەناوبانگە بەوەی کە ئێواران گەنج لێرە کۆ دەبنەوە زیاتر بۆ بەسەربردنی کاتی خۆش لێرە. ئەمە وەکو شەقامی ئیسکان و جادەی باتا و سەهۆڵەکەی لای خۆمان وایە. ئێواران گەنج لە جۆرجتاون هەمووی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بە کۆمەڵە کوڕێک بەیەکەوە یان چەند کەپڵێک بەیەکەوە دێن کاتی خۆیان بەسەر دەبن بۆیە پڕە لە ڕێستورانت و کافێ و شوێنی بەسەربردنی کاتی خۆشی هەمە جۆری تێدایە. لەگەڵم بن بۆی هەندێک دیمەنی جۆرجتاونتان نیشان بدەم و بابزانین جۆرجتاون چی لێ. ئەمە دیمەنە جوانەکانی جۆرجتاونە لە قەراخی ڕووباری پۆتۆماک وەک دەبینن ئەم بەلەمە جوانانە خەڵک لێرە تایدا ئاهەنگ دەجێڕێ لە دیوەکەی تریش هەموو ڕێستورانتەکان پڕن لە خەڵک جمەیان دێ. ئێواران دوای چەند کاتژمێرێکی زۆر لە کارکردن ئەمریکیەکان بەم شێوەیە دەیانەوێ کاتی خۆیان بەسەر برن و پشوویەک وەرگرن. ئەمە ئەم دیمەنە هەموو ئێوارەیەک لێرە لە واشنتن دیسی لە هەموو گەڕەکانی بەردەوامە.